الله دەستم سووتاوە ئەڵێ ئەخێ بەچی سووتاوە ئەڵێ سووتاوە ئەخێ بەچی سووتاوە ئەڵێ سووتاوە ئەحمەد قۆمان تۆزە تشویقیمانەکە دەی بە شەرەفم نەسووتاوە سووتاوە حەقم مەگرە دەستم سووتاوە بەچی سووتاوە کاکە دەستم سووتاوە آخر بەچی پارەت داوە بە قەرز بە خەڵق نەیاویتەوە نەوەڵا بەس دەستم سووتاوە بۆ سووتاوە کاکە بە هەوەس و سووتاوە دە بە شەرەف نەسووتاوە دەوەڵی سووتاوە بە هەوە ڕێز ماوەیەکی زۆرە دووری لە دراما و لە گۆرانی وتن چی هۆکار بۆ کە دوور بکەویتەوە نەخۆشی و عملیاتی چاوم و قاچشکان عملیاتی قاچم کرا و جەڵدەی دەماغ لێیام وانە هۆکار بۆ دوورکەوتنەوە بەڵام توانین لەمە خیرانە گۆرانیەک کلیپ کەم لە تەلڤیزیۆنی گەلی کوردستان و لە هەڵەبجە شاری هەڵبجە شەهید لە لای کاک ئەمیری ڤیلۆن ستودیۆکە تۆمارمان کرد بە ناوی دانە ئەوە هی فۆلکلۆرە و گۆرانیە تۆمارمان کرد و حەزم کرد دانە بڕم لە هونەرەکەم من لە مناڵیم و حەزم دەوری نواندن بینیوە کە سێرم کە گەلە گەورە بوونا بوومە گۆرانی بێژ ئەوێژ هەڵسەنگانەکە لای کەسوکار و لای هاوڕەکانی قوتابخانەوەوانە بوومە گۆرانی بێژ هینە خۆی ئاسلی لە ئەوڵی مناڵیم و حەزم تەنسیل کردن بوو نواندن نامەیەکی ون بوو ئەوە لە هۆڵی کرێکاران تەقدیممان کرد ساڵی هەشتا و حەوت و شتێکی وا بوو تەقدیم کرا ئەوە کۆمەڵێک هونەرمەند دویانە ئاسۆ نووری بوو ئاواتی ئەحمەد فەرەجی سەرتاژ و خواافریکا کۆمەڵێک هونەرمەند لەو مەسرحیە دەوریان بینی زۆر مەسرحی تریشم کردووە لەگەڵ هونەرمەندە گەورەکانە ئەمە کۆمەس ئەحمەد سالار و عومەری کەریماغا و ئەوان سمک و عەزیز خواافریکا ئەوان هەموو دۆرم بینیوە زۆر لەکوانە هەشتا و حەوتە و ناوە مامۆستا زایری لە درامای سالەی نەکبەت حیوارێک دێکە دەڵێیت دەست بەچی سووتاوە بۆچی سووتاوە دەتوانیت ئەو حیوارم بۆ دووبارە بکەیتەوە خۆیان ناتوان بەڵام ئەوڵێ ئەڵێ دەستم سووتاوە ئەڵێ ئەخێ بەچی سووتاوە ئەڵێ سووتاوە ئەخێ بەچی سووتاوە ئەڵێ سووتاوە ئەحمەد قۆمان تۆزە تشویقیمانەکە دەی بە شەرەفم نەسووتاوە سووتاوە قوربانە زایرێکێک لە